با بەشداری 55 وڵات چوارەمین دیداری نێودەوڵەتی کارتۆنی لەلایەن ناوەندی 7 ڕەنگەوە سازدرا و تایبەتە بە ئازادی ڕادەربڕین. بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر ئەم پێشانگایە و چالاکیەکانی ناوەندی حەوڕەنگە میوانداری هونەرمەند بەختیار سەعیدمان کردووە. کاک بەختیار بەخێر بێ، سپاس بۆم دەرفەتە. سەرکەوتوو بن. کاک بەختیار ئەمێ لە سەرەتا ئەوە پرسم، شێوازی بەشداریکردنی ئەم وڵاتانە چۆنە؟ دیارە بە درێژایی سە ساڵی ڕابردوو ئێمە پەیوەندێکی زۆر باشمان لەسەر ناوەندەکانی باڵین کاریکاتەری جیهانی دروست کردووە، هەر لە گروپەکانی کاریکاتەر، هەر لە ڕێکخراوەکان لەمان کاتە ئەو سایتانێک کە کار بۆ کاریکاتێرەکەن لەسەر ئاستی دنیا ئێمە بووینە تا هاوڕێی ئەوان. لەبەرەوە بۆ ئێمە لەوانەیە کەمێک ئاسانتر بێت لە چاو کەسێکی کەتر کەم کارە بکات. کاتێ ئێمە ڕێکلامێکەکەن ئەوان هەمویان بە زمانی خۆیان بڵاویەکەنەوەوان و جاریکە تەرجەمەیەکەن و بۆی هونەرمەندانی ئەو وڵاتانە بەشداری بکە. زۆر دڵخۆشم ئەم ساڵ 55 وڵات بەشداری کردووە. ئەمەجێی دڵخۆشیە بەدڵنیایی تۆ لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری سلێمانیەوانە بێتە سنتەری ئەم چالاکیە. هەر لە وڵاتە بچووکەکانەوە هەتا وڵاتە گەورەکانی وەکو ڕووسیا و ئەمریکا و فەڕەنسا و ئیتالیا و هەتا دوایی بەشداریان کردو. بوونی ئەم وڵاتانە لەناو هەر چالاکیێکی هونەریە بێت بەڕاستی قورسایی و سنگی خۆی هەیە. بەدڵنیایی 223 کاریکاتەرز بە 455 بەرهەم بەشداریان کردووە. ئێمە لیژنەیەکمان دروست کرد بوو، لیژنەیەکی تاحکیم کە لە سێ هونەرمەندی کاریکاتەرز بابڵەن دروست کرابوو، یەکیان لە مسرەوە، یەکیان لە پۆڵۆنیا، یەکیشان لە هین ئەڵمانیاوە. بەڵێ کاتە لیژنەکەی شاری سلێمانیا خۆ هەرێمی کوردستانی تیانە بووە. نەخێر لەوە شاپشتان بە ئەزمون و کاری هونەرمەندەکانی دەرەوە بەس. بەڵێ هەر ساڵی لە پێگەیەکە ئێمە بڵێن لیژنەکان با بڵێن دروست دەکەین لەبەرەوەی بێلایەنێکی تەواوی تێبێت. ئێستا هونەرمەندانە کە بەشداریان کردەوە لیژنەی تاحکیم هیچێکی لە هونەرمەندەکانی تر ناناسن، تاکو لایەنگریان دژایەتی هەبن، ئەوان سەرپشت کراون. ئێمە وەکو تەنها ڕێخەر و سەرپەرشتاری پرۆژەکە ڕۆڵمان گەڕەوە، ئەوان بڕیاردەری هەموو شتەکان بوون. بەڵێ کاک بەختیار ئەمێ پرسم بەپێی ئەوەی کە ئەم هەموو هونەرمەندە بە سەدان هونەرمەند بەشداریان کردووە کە ئەمە جێی دڵخۆشیە. ئاستی بەشداریکردنی میوانەکان چەند هونەرمەند بانکێش کراوە بۆ ئەم بۆ نەهونەریە بڵێن یان ئەم پێشانگایە؟ بەداخەوە تەنها یەک هونەرمەند توانیم داوت بکەم، ئەویش لە شاری سنەی خۆشەویستەوە یەکێک بوو لە بەشدارەکان بەناوی بازداد تاراکە، یەکێک لە دەست ڕەنگینەکانی شاری سنە، چونکە پرۆژەکە بەڕاستی هیچ هاوکاریەکی نەبوو، هیچ دەستگیرۆیەکی نەبوو لایەنە پەیوەندیدارەکان و شوێنی تریشەوە. لەبەرەوە ئەوەی کە کراوە تەنها لەسەر ئاستی شخصی دروست کراوە و پرۆژەکەش بڵێن ئەمڕۆ ئەخیر ڕۆژی نمایشەکەیە. ئەمڕۆ ئەخیر ڕۆژە کەواتە ینی لایەنی بودجەت سنووردارە، ژینایەوە میوانیشتان بانکێش دەکرد و بگرە ڕەنگە بۆنێکی فراوانترتان ڕێک بخستایە و بڕیار بوو ئێمە دوان لە لیژنەی تاحکیمەکە داوەتکەین بۆ سلێمانی. لەوان کاتە چەند کەسێکیش لە بەشدار بۆکان و لە وڵاتی جیاوازەوە بێنین، بەڵام چونکە هاوکاریەکە نەبوو تەنان نەمانتوانی کە ئەمڕۆ ئەبواە ئێمە ئاهەنگێکی تایبەتمان دروست کردایە بۆ بەخشینی خەڵاتی بەشداربووان و خەڵاتە مادیەکانیش، بەڵام هیچێکی لەوانەمان نتوانی لەبەرەوەی هیچ هاوکاریەک نەبوو بەڕاستی. بەڵێ کاک بەختیار، هونەری کاریکاتەر شێوەیەکە لە شێوەکانی دەربڕین و لەو ڕێوە زانیاری پێویست بە شێوازێکی جوان و سەرنجڕاکێش بۆ خەڵکێک وازێتەوە. لای ئێمە ئەو هونەرە تا چەند بایەخی پێدراوە؟ وەکو دەستگاکانی ڕاگەیاندن بەڕاستی هیچ بایەخێکی نییە. کۆی هەموو ئەو ڕۆژنامانی کە لە باشووری کوردستان لە چەند ڕوویەکەوەیە. بەڵێ هەموو ئەو ڕۆژنامانی کە لە باشووری کوردستان دەرەچێت گۆڤارەکان، تەنان تیڤیەکانیش هیچ گرنگیکیان بۆ کاریکاتێر نییە، تەنها ئەوەی کە هەیە هونەرێکیشە لە سەرانسەری گیان بایەخێکی تەواوی پێدەڵێت و واوشێوەی هونەرەکانی تر. ڕاستە ئێستا لە مساڵە جاران هەرەمانوت هونەری حوتەم واتە جۆر کاری هونەریە. ئێستا کاریکاتەر بۆتە هونەری هەشتەم، واتە پێگەیەکی زۆر گەورەتری پێبەخشراوە. ئەوەی کە لە باشوورە گرنگی بە و لایەنەیە و تەنها ڕۆژنامەی کوردستانی نوێیە کە من بۆ خۆم سەرپەرشتی پاشکۆیەکی کاریکاتێرمان نەکرد دەرەچوو. ئێستاش لە هەموو بۆنەکانە هەر ڕۆژنامەی کوردستانی نوێ پشتگیریمان نەکات و بۆ ئەم بۆنەیەش ئەوان چوار لاپەڕەی ڕۆژنامێکیان بۆ چاپ کردین کە زۆر سوپاسیان دەکەم. کاک بەختیار، وەک خۆ دوتت هونەری هەشتەم، بەڵام ئایا بە شێوەیەکی گشتی نامۆ نییە لای خەڵکی؟ ئەمە کاریگەری نییە لەسەر ئەوە؟ یعنی ئەو هونەرە لای زۆر خەڵک نامۆ بێ یان
تازە بەرکەوتنیشی دروست کردی بێ بۆ نمونە کە ئەمە کاریگەری نییە بەڕایتەوە بە درێژایی ئەو چەند ساڵی کە باڵێن باشووری کوردستان ڕزگاری بووە بەڵێ چەندین پێشانگای جیاواز کراوەتە لە سەراستی بڵێن تاکی هونەرمەندێک یاخود گروپی تەنانەت لە گۆڤار ڕۆژنامەکانیشە بەڵێ گرنگی تایبەت بە هەبوو جۆرە لە جۆرەکان بەڵام کێشەکە لەوەیە تێگەیشتنمان بۆ کاریکاتەر ئێمە کە ئەڵێن ئەوە کاریکاتەری ئەبێت تۆ بچیتە بەردەمی و قاقایەک لێبەی کە لە ڕاستی هاوانیە کە لە ڕاستیە گەاندنی پەیامە تراجیدیا و کۆمیدیاش بڵێ هەروکو چۆن تۆ دانیشیت هەر قسەیەکی وابزانم شەرشاپلڵێت بە فرمێسکەکانی خۆم خەڵک مەخسە پێکەن شتێکی ئاوای هەیە بڵێ کەواتە ئەمەش بە هەمان شێوە هەمان پەیامە بەڵام بەداخەوە ئەو پشتگیریە نێت تاکو و گەورەتر ببێت چەند خۆشەویستە من ئەم پێشانگایەمان لێرە کردوتەوە بیبینە هەولێر بیبینە دووە دەرەوەی هەرێم بچێتە ئێرام بچێتە وڵاتەکانی ترەوانەیە سنووری هەرێم تێپەڕێنێ سنووری شاری سلێمانی تێپەڕێنێ زۆر کە تۆ هەماهنگجە کرد لەگەڵ ئەم هەموو هونەرمەندیا دروست کردووە لیژنەی تەحکیم لە نوێنەری چەند وڵاتێکە کامەجێ دڵخۆشیە کاتە کاتیەوە هاتۆ کە ئەمە پارەی پێ بدرێت سنوور تێپەڕێنێ و بە دەردی خۆ دەڵی هەولێر دووەک بەغا ئەنج دەرەوەی دێمە هەر لە ڕێگەی ناوەندی حوڕەنگەوە کۆمەڵە لینکی زۆر باشمان دروست کرد لە دەروی پرۆژەی کاریکاتەرەکە بۆ نمونە سەمەیەکی حەوت لە قاهرە پێشنگایەکمان هەیە لە یەکێک لە مۆزەخانە زۆر باشەکانی قاهرە ئەم لینکانەی ئەمە پەڕیەوەتوانە بۆ وڵاتەکانی تر بۆ نمونە قسەمان لەگەڵ سعودیا کردەوە لەگەڵ قەتار ئەمە جگە لە کاریکە لەم پێشنگ کاریکاتەرەکە خەریک و پێشتر پرسیارێک لێکم بەڵام وەک وەڵامەکەم وەرگرت چالێکەکانی لەمان کاتە لەگەڵ جۆرجیا قسەم کردەوە لەگەڵ ئەرمینیا کۆمەڵە وڵات کە هەمووی چاوەڕێی جوابین ئەمانە ئەو لینکانەیە کە تۆ بێ ڕۆژ بە ڕۆژ گەورەتر بە فراوانتریکەی بەڵام ئەم لینکانە پێویستی بە پشتگیری هەیە بەسپۆنسەر بەڵێ بەڕاستی بە تەنها حوڕەنگە خۆی ناتوانێت حوڕەنگە توانێت لینکەکە دروستکاتوانە کارە جەستەی و عملیەکە بکە بەڵام لە ڕووی تێچوانە بەڕاستی ئێمە ناتوانین بە هیوای پشتیوانی بەردەوام کاک بەختیار زۆر سیارێک کەشمەیە لە کۆمەڵگە کراوە دیموکراتەکاندا ئازادی ڕادەبڕین وەک مافێشی سەرەکی دانی پێدانراوە پشتیوانی لێکرێ لێرە پرسیارێک بەگشتی دێتە ئارا و ئەویش ئەوەیە کە ئاخۆ ئازادی ڕادەبڕین لە قاڵبێکی هونەریدا تا چ ڕادێک قوبوڵ دەکرێ و پژگیری دەکرێت لە چارچەی کارێکی هونەریە هەروکو واقعەکە وایە ئێمە ئەگەر سەری ئەو کارانی کە لەناو دەلیلەکەیە هەیە زۆرێک لە وڵاتانی کەتیایەتی ئێمە لە دوورۆکەی بینین ئەڵێن وڵاتێکی دموکراتیە و هەموو هاوڵاتیەک ئەتوانێت بە جۆرە لە جۆرەکان بەس لە ئازادی خۆی بکات بەڵام لە ڕاستی ئاوان نییە ئەگەر سەری بنمونە هەریەک لەو وڵاتانی کە زۆر گرنگە ئەوە فەڕەنسایە ئەوە رووسیا یەکێکە لە سنتەرە زۆر گەورەکانی دنیا بەڵام بڕوە ئەوەندەی لەوێ ئازادی ڕادەربڕێن بەرتەسک کراوەتەوانە لەوانە لە کەم شوێنەوێ سین یەکێکە لە وڵاتە گەورەکانی سەر ڕووی زەمین ینی بەشێکی زۆری کارەکان کە هاتوو هەمووی باسی ئەو نەعەدالەتیە کات کە ئینسانی ئەوێ کە بۆ ئازادی وجودی نییە کەواتە لەم سەری دنیا بۆ سەری دنیا کێشەیەکی زۆر گەورەی ئینسانەکانە بەڵام تر لە وڵاتێک بۆ وڵاتی لە کۆمەلگایە بۆ کۆمەلگایەک جیاوازێکی تا هەیە بەڵێ کاک بەختیار چۆن کاریکاتەرێکی جوان ئەمە زۆر مەبەسمات چۆن کاریکاتەرێکی جوان کە گزارش لە واقع بکات لە کاریکاتەرێکی دزێ و مەبەستدار جیاکرێتەوە دیارە مەبەستەکە بڵێن ئەو بە چ تایتڵێک دروستی کردووە دوو تەکنیکی کارکردنەکە تەکنیک بەڵێ تەکنیکی یەکێکە لەو شتانەی لە هەموو بوارەکانی هونەرە ڕۆڵی گەورەی هەیە ئەم تەکنیکا توانێت کارەکە حتا باسی ئەگەر بۆنمونە باسی داعش بکەین ئەکرێ بە تەکنیکێک دروست کرێت کە ئەو قێزەوەی کە داعش هەیەی بیخاتە ڕۆ ئەشوانە باز لە خۆشەویستی بکات لە چه فۆرمێکا بێ بڵێ واتە فۆرمەکە و تەکنیکی کارکردنەکە مرج نییە ڕەنگا و ڕنگ بێ یاخود ڕەش و سپی بێت زۆر جار ئێمە ئێستش کە سەیری زۆرێک لە فیلمە سینەمایەکانەکەینەوە هەر بە ڕەش و سپێکەشە بەڵام هەر چێشی لێوەرەگرێنە ڕاستە کەواتە ڕنگ دەوری نییە ئەوەندەی ئەوەی پەیامەکە و تەکنیکەکە وجودی هەبێت پەیامەکە لەگەڵ تەکنیکەکە کاک بەختیار هونەری کاریکاتێر لای ئێمە لە چ قۆناغێکە وەکو هونەرمەندانی ئەو بوارە جگا لەوەی کە ناوەندی حوڕەنگە ئەم بۆنە هونەریانە ڕێگەخات ئایا چالاکیکە هەیە ئەوەی ئەگادار بن تەنها ئەو چالاکی حوڕەنگەی کات بەڵێ باسی ناوەندی حوڕەنگەمان کرد لە سەرەتاوە ئەو کۆنتاکتی کە هەتانەوە چەند پلانێکتان هەیە لە داهاتووە جگەلەوە لەسەر ئاستی ناوخۆ دوای ئەم ئەوەی پێشانگایە پلانتان چییە وەکو ناوەندی حوڕەنگە ئێستا هونەرمەندێک لە ئەڵمانیا هاتۆتەوە هەر خەڵکی سلێمانیە بەڵێ
ئەوێ پێشنگایەکی بڵێن ڕەنگی ئاوی بکاتەوانێ ئێمە ئامادەکاری بۆ واکەین 56 پێشنگایەکمان هەیە تایبەت بە ژنانی شێوەکار لە ڕۆژئاوای کوردستانەوەتە لە ناوچە ڕزگار کراوەکانەوە داوەتم کردوون بۆ سلێمانی یان لێرە لەگەڵ کۆمەڵی لە خانمانی شێوەکار لە شاری سلێمانی پێکەوە پێشنگایەکی گروپیان بۆکەینەوە لە هەمان کاتە لە ڕۆژی جیهانی فۆتۆی ئەمە فستیڤاڵی فۆتۆگرافی کوردستانمان هەیە کە لە سەراسی هەر چوار پارچەی کوردستان سازەکرێت لە هەمان کاتەمانە داهاتووشی نزیکە لەمان کاتە من چوار هونەرمەندم هەڵبژاردووە لە وڵاتی جیاوازەوە داوەتم کردوونەتەوە بۆ سلێمانی بۆ نمونە یەک لەو هونەرمەندانە سعد عەلی ناوای کە لە هونەرمەندە زۆر باشەکانی عێراق لە 76 شەوانە عێراقی جێهێشتووە ئیشەکانی تا ڕادەیەکی زۆر سەنگینە داوەتم کردوتەوە لە ئیسپانیاوە یەتەوە بۆ سلێمانی لە ئیسپانیاوە هونەرمەندێکی تری ڕۆژاوا هەیە لە فەڕەنسایە داوەتم کردووە بۆ سلێمانی هونەرمەندێکی خەڵکی کەرکووکەیە لە سویدەوە بە هەمان شێوە هەموو تێچوەکانیش حەوڕەنگە لە ئەستۆی گرتووە